بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سڵاوتان لێ بێ بینە لە خۆشەویستەکانی بەرنامەی ئاسوێڕن مای خۆشحاڵین لە بەرنمەیەک لەگەڵ هەردوو مامۆسای بەڕێز و خۆشەویست کە هەمیشە بەڕاستی بەرنامەی ئاسوێڕن مایی ئەڕازێننەوە لە وتە جوانەکانیان سوودمەند ئەبین و لە ئامۆژگاریەکان ئینشاء الله هەمومان سوودمەند ئەبین. ڕێز دکتۆر هاشم عومەر، دکتۆر هیوا محەممەد، مامۆستایانی زانکۆی هەڵەبجە، خوای گەورە موفەقیان کا و سەرکەوتویان بکا بۆ خزمەتکردن بە دین و ژین و بەو خەڵکە موسڵمانەی کە هۆگری ئەم شەریعەتە جوانەیە. بەرنامەی ئەم شەومان گرنگی کات و زەنگی تێپەڕبوونی تەمەن بەڕاستی هەمومان ئەبێ بەگرنگەوە بۆی بڕوانین. ئەم بابەتە لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژەکانی تەمەنمان و لەگەڵ تێپەڕبوونی کاتەکانمان چەند گرنگە ئینسان سوودی لێوەربگرێ، چونکە بەڕاستی عومر دەستمایەیەکی گرنگە، سەرمایەیەکی گرنگە بۆ ئینسان قیامەتی هەمیشەیی پێئەکڕێت. بۆیە پێم خۆش بوو لەگەڵ هەردوو مامۆسای بەڕێز دەردشەی بکەین و گفتوگۆی لەسەر بکەین، بزانین بۆچی گرنگە کات و بۆ زەنگی ئاگادارکردنەوەی تەمەنیش کاتەکان کە تێئەپەڕن بۆ ئەوەش ئەوەندە گرنگە کە تەمەن ئاگادار ئەکاتەوە. سڵاوتان لێ بێ و بە خێرهاتنی گەرمتانەکەین دووبارە. سەربەرز بن، خۆش بن یاخوا. ئەم سەرباسە گرنگی کات و زەنگی تێپەڕبوونی تەمەن بۆ پرسیارێکی لە بەڕێستا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد صلى الله عليه وسلم وله. ما بعد، رزو حرمت ما مصيّن خير فادار تاكم جلازتك يا شي زور سپاس دكين. رزو حرمت ما وبينران وبيسراني تلفزيون وراديو يام كي خير فادار تاك سلامتان كات دعوا كرم لله كاتكان من بركة لبركة ورحمة لطفي خوي وما لو كاتكان من بهدر نروات ونبت خوي اوي كلا قيامتها برسيار بين برانبري النبي كاتك بروا هەر بەرپرسیارەتەکەشی دێتە سەری. گرنگی کات لە سێ ڕوانگە و منەمێ باسی بکەم. یەکەمیان گرنگی کات و خودی خۆی کە من لەو تەمەنە ئەژیم و کاتم تێپەڕێت. ئەمە یەک واتە زەمانێکە پێت ئەدرێت وەکو هەلێک لە ژیاندا لێولۆکم ئەیکم ئەحسەن و عەمەلا، بۆی بتوانی ئەم هەلی کارە ئەم هەلی گرنگی کارەکانی تۆ لەوێت لەو شوێنە ئیشی تیا بکەیت. ئەو شوێنش کوێ؟ ئەو شوێنش کاتێک ئەگەر من و تۆ بڵین لە زەمانێکی دیاری کراوە دەبێت کارێکم بۆ ئەنجام بی دەبێت تەواوی کردبێت، ئەبێ هەرچیت کرێت تەواوی کردبێت. ئێمەش تێپەڕبوونی تەمەن و کاتەکە پێکەوەیە. دوو کە ئەمەیان زۆر زۆرگرێتە بەرپرسیارێت لەو کاتە. ئێمە کێشەکە لەمان گرنگی کاتمان بەلاو زۆر گرنگە زۆرجار، بەڵام نازانین بەرپرسیارین بەرامبەر بۆ کاتانی کە ئەڵڵاه پێی بەخشیوین. ئەخکە تۆ تەمەنێکی 30 ساڵ 20 ساڵ 15 ساڵ 40 ساڵ 50 ساڵەکەیت ئەبێ بزانین لەوەشە بەرپرسیارێتمان هەیە بەرامبەری. گرنگێکی تری لەو گرنگیانەی کە هەیە تێبریتە لەوەی من ئایا چیم دووریوەتەوە لەم کاتە، چیم دەدەست هێناوە لەم کاتە. کەواتە ئەگەر من ئەمسیانم بەڕێکرد لەگەڵ کاتەکانەوە کەسێکی سەرکەوت فقط ئەفلح، ئەو کاتە سەرکەوتەوەم. ئەگەر ئەمسیانم جێبەجێ نەکرد پێکەوە سەرکەوتو نابم. کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی وەسەلام یەکێ لە سەحابەکان دێتە خزمەتی پێغەمبەری خواسم ساعە پێم بڵێ کەی دێت؟ متى الساعة؟ پرسیارەکە زۆر گرنگە، یعنی پێم ئەڵێ کاتەکەم کەی من ئەمرم، ئێمەڵێن کە مردنی خۆمان تەوا ساعەتی خۆمانە، بەڵام لێرە پرسیارکردنە لە کات و لە تەمەن و لە تێپەڕبوونی زەمانەکەی ئێمە. پێغەمبەری خوا عەلەیهی وەسەلام جوابی نایەتەوە بڵێ فلان ڕۆژ و فلان کات و فلان نیشانەکانیەتی، ما عددت لها. کەواتە سێ گرنگیەکە لە حەدیثا دەرەکەی پێغەمبەری خوا. یەکەم گرنگە لەوەی کە بەڕاستی ئێمە بزانین ئەو تەمەنی تێپەڕێت چیمان کرد و ئایا بەرپرسیاریەتمان لەم کاتە چی بوو، چیمان ئامادە کردەوەی. چکە بۆ ئەویش سەحابەکەش فەرمێ حب الله وەڕەسوولە، چی بوو ئامادە کرد لەو کاتانە؟ خۆشەویستی خوا پێغەمبەری خوا عەلەیهی وەسەلام. کەواتە ئەگەر ئینسانی موسڵمان لەم سیانە سەرکەوتوو بوو ئەوە ئیعدادەکە سەرکەوتووە ئینشاء الله. جزاک الله. دکتۆر هیوا، تەمەن یەکێکە لەو دەستمایە گرنگانەی بۆ ئینسان. عمر کو دکتۆر خاشم فەرمووی ینی کات و تەمەن بەیەکەوە هەردووکیان ئەڕوات، هەم عمر کۆتایی پێیە
وەم هەم زەمەنیش ناوەسێ بە ڕێی کەسێکمە ئایا بۆچی عمر ئەوەندە گرنگە کە کاتەکانە لە ناو ئەم تەمەنەی کە ئێمە تێمان پەڕاندووە و ژیانمان بەرە و ئاخیرەت ئەڕوات لە دنیا دوور ئەکەوینەوە دڵمان خۆشە بەوەی کە زەمەنمان لێ ئەڕوا بەڵام ئایا گرنگی تەمەن لە ڕوانگەی قورئان لە ڕوانگەی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن نەبینن؟ بەڕێ سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ بینەرە بە ڕێزەکان و هەروەها سڵاو و ڕێزی تایبەت بۆ جەنابەت بۆ کاک دکتۆر هاشمی بەڕێز خۆشحاڵم کەوە لەم فترەدا لە خزمەت ئێوەی بەڕێزا پێکەوە هەندێک باسی کات و گرنگی کاتکەین بەنسبەت پرسیارەکەتەوە گرنگی کادیان کات دەسمایەیە کە حەزەکەم بەوە دەست پێ بکەم گرنگیەکەی وەکو بڵێ بە نمونەیەک دەست پێ بکەم بە نمونەیەک بیهێنمەوە ئەگەر کەسێک زۆر کاتی بەلاوە گرنگ نەبێ یان حەز نەکا کە خوای پەروەردگار ئەم کاتانەی کە یاوێتی بە ئینسان چەند گرنگن چەند پیرۆزن ئەگەر کەسێک کاتی لە بەردەما بێت چەند شتی پێ دراوە حەزەکەم بەو نمونە بیهێنمەوەکەوە ئەگەر کەسێک تەمەنی 70 ساڵ بێ بۆ نمونە مەسەن یا 80 ساڵ بێ یا کەسێک لە سەرە مەرگا بێ باشە یانی تر تەواو 80 ساڵێک تر کاتی نەماوە و خەریکە کۆتایی دێت کەسێکیش تر لە کۆتایی تەمەنیایەتی ترەڵێن ئەمری ئەگەر لەو کاتەیە هەموو سەروەتی دنیا هەموو مادەی دنیا هەموو شتەکانی دنیای بخەنە بەردەم وەکو اختیارێک لەگەڵ کاتە کامیان ئەڵەبژێرێ یعنی ئەوەی کە هەیە لە دنیا بە مادیەوە هەمووی بخەنە بەردەمی لەگەڵ بڵێن یا کاتت ئەوێ یا ئەمانەتەوێ کامیان هەڵەبژێری بە دڵنیایی کاتەکە هەڵەبژێرێت چونکە کاتەکە هێندە بە نرخە هێندە سەرمایەکی گەورەیە نایگۆڕێتەوە بە هەموو سەروەتی دنیا بە هەموو جوانیەکانی دنیا بە هەموو مادەی دنیا کات هەڵەبژێری ئەڵێ من کاتم ئەوێ بۆ نمونە مەسەلەن 20 ساڵم ئەوێ 30 ساڵم ئەوێ 40 ساڵم ئەوێ کەواتە لێرە ئەگەر ئەوە سەرنجێکی بدەین ئەزانین کە کات چەند گرنگە لە مادە گرنگترە لە هەموو شتە ئەوانی کە لە دنیادان لەوانە هەموو گرنگترە بۆی ئەم کەسە ئەواڵە بژێت چونکە ئەزانی ئەگەر مادەکەی ملیارها دۆلاری بەرێ تەواو ئەو ئەمرێ ئیسپادی پێ ناگەێنێ هەموو خۆشەکانی دنیا ئەو ئیسپادی پێ ناگەێنێ بەس کات هەڵەبژێرێ کەواتە لەو نمونەوە ماوەسای بەڕێز ئەوەمان یعنی یەتە با بڵێن دەست ئەکەوێ کە کات سەرمایەیەکە وەکو جەناب ئیشارەت پێدا سەرمایەیەکە دەسمایەکی زۆر بە نرخە پێویستە هەر کەسێک کاتی لە بەردەما بێ یعنی زۆر بە قەدر سەیری بکات نەک وابزانێت کات بەڵایەکی قورسە بەسەریەوە کات دەسمایەکی گەورەی خوای پەروەردگار ئەگەر سەرنجی یعنی جەناب ئیشارەت بۆ بدا لە پرسیارەکەدا کەوا خوای پەروەردگار چۆن سەیریەکە ئەگەر هەر بە خێرایی سەیری بکەین یعنی خوای پەروەردگار لە زۆر شوێنە باسی کاتمان بۆ ئەکا والعصر والضحى والليل يعني ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی کە لە لای خوای پەروەردگار کات مسلمانان باوەڕداران ئاگاتان لە کاتەکانتان بێ وەکو چۆن محاسبە و لێپرسێنەوە و لێپێچینەوە لە تێکڕای باقی عملی ئینسانەکرێ لە کاتی شەکرێ وەکو چۆن زۆر شتی تر نیعمەتە کاتیش نیعمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوانەیە بۆ ئەوەی وەکو هینێکی ئەویش يعني ئەفەرمێ قاچی بەندە لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن عمره فيما أفناه کەواتە ئەم عمرە ئەم کاتە بەڕاستی وەکو لای خوای پەروەردگار بە نرخە و خوای پەروەردگار ئیشارەی پێداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینسان قاچی تێناپەڕێ ینی وەکو بڵێ لێی ناگەڕێن بە کورتی هەتا وەکو پرسیاری ئەو کاتی نەکرێ شتێکی تر کە زۆر گرنگە لەسەر کات هەمیشە من بیری لێ ئەەکەمەوە مەسەلەی خەسارۆمەندی ئینسان کە باسی سوورەتی وەالعەسری کرد کە ئیمامی شافعی وتەیەکی جوانی ئەڵێ هەر ئەو سوورەتەدا بەزیایە بۆ ئومەت لەکەف چونکە خوای گەورە ئیستیسنای کاتۆ کە کێ زەرمەندنی ینی ئەوانەی کە ئیماندارن عەمەلی ساڵح و کردەوەی چاک پێشی خۆیان ئەکەن ئامۆژگاری ئەکەن بە حەق دەعوە و بانگەوازەکەن و ئارامگرن لەسەر ئەو بانگەواز و داوەش نمونەیەک هەیە ینی ئەڵێ پیاوێک بەفری فرۆشتووە لە هاوینە ئیتر خەڵک نەهاتون لی بکڕن و ئەوانە هاواری کردو و توێتی ئەم بەفرە من پارەیەکی زۆرم پێداوە و ئەگەر لێم نەکڕن هەمووی بەبایەتی هیچ قەتکە بەفر بتاوێتەوەی تر سوودێکی نییە ڕێتر هەر دانیش بە دیاری و هەتا بەفرەکە هەمووی چوو ئیتر بەڕاستی نمونونەکە ئەێنێت و ئەڵێ و کەسە کە چۆن زەرەری کردو هیچی دەست نەکە و ئینسانیش کە ئەگەر عمری بە
بە بێهودە بەسەر بەرێ یعنی ژیانی لەگاڵ تەوگەپ و لەهو لەعب و ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وأنكم إلينا لا ترجعون يعني زۆر ترسناکە زعم الذين كفروا أن لن يبعثوا يعني أمەش هەر لەسەر کاتە قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير بۆیە ئەم عمرە مامۆستایانی بەڕن ئەم عمرە ئەوەندە گرنگە خوای گەورە کە پێی بەخشیوی فەرمووی عن عمره فيما أفناه لە قیامەتا کە لێو ئەپرسێتەوە لەسەر ئەو تەمەنەیە لە چیا سەرف کرد و ژیان لە چیا تەواو کرد ئایا لە گوێڕایاڵی پەروەردگار و پێغەمبەرە خۆشەویستەکەی صلی الله عليه وسلم یا هی وایە هەموو ژیانی تەماشا بکە سێر کە دوو ڕکات نوێژی تیان نییە چاکەیەکی تیان نییە سوودێکی نییە لەم دنیا وەکو مێشێک وایە کە تۆ لە دەوری خۆت لای ئەبەی یعنی زۆر گرنگە ئینسان بەڕاستی هەم کاتەکانی بە فیڕۆنەدا چکە تێپەڕی ناکات بەرپرسیارە لە کاتە زۆر گرنگ بەرپرسیارە لە کات چۆنە ڕاستە زۆر گرنگ من ئەمەیە بە چیرۆکێکی ئەبوو یوسف ڕەحمەتی خوای لێ بێ باس بکەم تەلەبە گەورەکەی مای ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێم یەک لە تەلەبەکانی ئەوەی یوسف ئیبراهیمی جەڕاح جا لێرەک بەرپرسیارێتی کات زۆر گرنگە بزان ئەمانەت چۆن بە هەدەریان داوە یاخود بەڕاستی سوودیان لێ بینیەوە بۆیە ناویان گەورە بووە ئەخە ڕاستە کە پێوترا ئیمامی ئەبوو یوسف ئەئیمەکان لە ئیمەکانە ئەم نازناوە بەگاڵتە نەبووە ئوستازی خۆشەویست ڕاست ماوەسانی بەڕاست نەمجا بیرەکەم بەڕاستی چۆن وتاقی یوسف ئەبینی لێرە تەلەبێ بۆمان نەگێرێتەوە لە بزان گەورەی ئەبوو یوسف چۆن بووە ئەفەرمێ ئیبراهیم جەڕاح یەک لە تەلەبە خۆشەویستەکانی فەرمێ ئیدی تەمەنی ئەبوو یوسف و ڕەحمەتی خوای لێ بچونە زیارەتی بۆی ئیدیس هەندێک ئەوەی بکەین بۆی ئەزانین کە خەریکە ئەڕواتەوە بەرێ ئەڵڵا ڕۆژێکیان بانگیان کردم وتیانەوەی تر ئەوە یوسف زۆر زەحمەتەوە زی باش نییە دەوەرە بۆ لای بائیتر بیبینیت وتی منیش بەڕاکەوتن لە ماڵەوە دڵم لێ ئەم پیاوە ئیدی چۆن ئەخیر جارم ببینم کۆتایی کات تێپەڕێ بەسەر ئەوان شات تێپەڕێ بکات چۆن بەسەر ئەنبیا تێپەڕێ بەسەر پێ ساڵحانی شات تێپەڕیوە ئەفرێ من ڕۆشتم و چوومە ماڵی ئەبوو یوسف لەوێ بینیم ئەبوو یوسف ئوغمی عەلەیه دەهۆش خۆی چووە ئاگای لە خۆی نەماوە بین ئایەتەل کورسی و ئایەت وەشمان بەسەر ئاخوێن و دوعامان بۆ کرد و ئەساوە لەعەل ئیدیەتەوەشی خۆی چاوێک بکاتەوە بمان بینێ بەس بمان بینێت بەس ئەو نەمان بینێت کە من تەلەبەکەی لایبی دڵمان پێ خۆشە بوو ئەو نەمان پێخۆوە حەزمانێک لە خزم تێوتی مەرجیز گەرم بوو لەوێ هەندێک لەوانە تۆزێک جەوەکە بێتاقەت بوو هەندێکمان چوونە دەرەوە بەڵام دوایی ماڵێوانتان تۆ وەرە توی خۆشە ئیبراهیم حەزەکەی تۆ لەگەڵ تی من لەگەڵ یا دانیشتم چاوی کردەوە بۆ لە حسەیەک دقەتی ئەم کاتە بن بەلایمان چەند گرنگە ئەفەرمێ کاتێک کە چاوی کردەوە سەیری منی کرد و وتی ئیبراهیم تۆی وتی بەڵێ وتی ئیبراهیم دەبڕۆ وەرەقە و قەڵەم بێنە با بنووسین کات لای ئەم پیاوانە ئاوا گرنگ بووە وتی هەر ئەوەندە هۆشیاتەوە خۆی چاوی کردەوەتی کا بنووسە چی بنووسم وتی پرسیارێکم لێت هەیە ئایا ڕەمیکردن لە حەجە بە پێوە باشە یان بەسەر وڵاخەوە بڕۆیت یان بە ڕۆشنەوە بیکەیت وتی منش بیرم کردەوە وەڵا ئەی شێخ وتی ئەمە ئەگام لێی نەما ئەم پیاوە بێهۆشە و لەسەر مەرجایەتی بیر لەوە کاتەوە چۆن زانست فێری خەڵکە منیش لە حەزەکە بیرم هاتووتم شەیخ واز بێنە تۆ خەریکە گەڕێیتەوە بەلای ئەڵڵا وتی نا ئەساوە لەعەلە بەو وەڵامی ئەو پرسیاو من ڕێگە بنەجاتم بێت و نەجاتیش بێ بۆ خەڵکی کەواتە ها بەرپرسیارت لە کاتە لە کاتی سەرەبەرگیش بەرپرسیارە زۆر گرنگ لە کاتە ئەفەرمێ وەڵام مایەوتم ئەگەر بە پێوە بێ باشتر بە پێوە بڕوەکە ڕڕوات ئەو بکان نەک لەسەر وڵاغ بێت وتی نەخێر دەیوتم لەسەر وڵاغی باشترە وتی نەخێر سبحان الله ئەم پیاوە لەو کاتەشە ئاگای لە بەسایی لە فقیەکان هەیە سبحان الله وتی پێم و دەی شێخ پێم بڵێ دەیت پێم دەخۆ بخوا تاواتر و دوانە ئەزارم وتی ناوتی ئەگەر هەچ کاتێک و هەچ شوێنێک دوعای تێدا بوو ئەمە زۆر گرنگە ئەو ڕەمیە دوعای تێدا بوو بە پێ بڕێ ئەگەر دوعای تێدا نەبوو لەسەر وڵا وتی ئەمەی کرد و منیش ئەمانە ئەنووسم اینجا زانیم کاتدای ئەم پیاوە چەند وتی لەم کاتە جامە وتی هەر هاتمە دەرەوە نووسیم و هاتمە دەرەوە قەڵم قزەکە مێنا گوێم لە دەنگی مناڵەکانی و کە گریان إنا لله وإنا إليه راجعون جزاك الله خيرا دكتور هیوا
شتێک کە بەڕاستی کە ئەمڕۆ ئێمە زۆر خەفەتی پێخۆین بەڵێ ینی بێبایەخکردنی کات بەهۆی سۆشیال میدیا و مۆبایل ڕاست کە زۆرێک لە ماڵەکان بەڕاستی مناڵەکان کە چوونەتە قوتابخانە مامۆساکە و توێتی ئاواتان چییە ئاوات توێتی ئاواتمەوەیە مۆبایلەکەی دەستی دایکم و باوکم بوومایە ینی بەڵێ دایم وەکو بڵێ ئاگای لێ گەشتنی ئەوەنە مۆبایلەکەی بەگرنگ زانی و مناڵەکانی بەگنە زیان باوکو دایک پێش ئاگای لە مۆبایل بەڵێ مسمێنی چی بکەین بۆ ئەوەی لە سۆشیال میدیا چاوی خەڵک لاواز بووە تووشی فەقراتی ملی بووە ینی هەموو کاتەکانی 3 سعات 4 سعات گەنجێک لەسەر ئەم مۆبایلەیە ڕاست لە چایخانە و لە کافتریا و لە هینەکە لە شوێنەکانیش ینی بەجارێ پیاوی گەورە ینی تا 12 شەو خێزانی خۆی ئیمال کردووە ینی ئافرەت بۆچی ئەم کاتانە ئاوا ئەمڕۆ بەهۆی سۆشیال میدیا و فەیسبوک و مۆبایلەوە ئاوا گرنگی پێنادرێت چی ئەڵێ بۆ مامۆستای بەڕێز ئەوە یەکێکە لە گەورەترین گرفتەکانی ئەم ڕۆژگار و ئەم سەردەمەی خۆمان کە گەورەترین وەکو بڵێ زەربەی لە مرۆڤەکانیاوە بەنسبەت کاتیانەوە چونکە هیچ سەردەمێکی تر هیچ کاتێکی تر هیچ وەختێکی تر وەکو ئێستا مرۆڤ کاتی لێ نادزرێ واتە ئێستا زۆرترین مرۆڤەکان زۆرترین ئەو کاتی کە لیانە دزرێ لە ڕووی مۆبایل و ئینتەرنێت و سۆشیال میدیایە ڕاست ئەم مۆبایل و ئینتەرنێت و سۆشیال میدیایە سوود و قازانجی زۆرە بۆ کەسێک کە بزە تەنزیمی کاتەکەی بکە خۆی کە تەنزیمت کرد ئەو کاتە ئەتوانی بەکاری بێن و ئیسپادەشی لەکەی بەس گرفتی ڕۆژگاری ئێستەی خۆمان مسلمانان بە تێکڕا بەڕاستی لەوانەیە حتا تەنانەت زۆرتر مسلمان تێکەوتو تا ئەوروپیەکان و تا ینی ئەوانی تر چکە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان ینی توانیویانەیە زەبتی بکەن بەس مسلمانان لەبەرەوەی هاتووەتە نانێن و حسابی بۆ ناکەن زیاتر زەڕبەی لیاون ئەویش ینی مەسلەی مۆبایل و ئینتەرنێت و سۆشیال میدیا گەورەترین زەڕبەی لە ئیمانمانداوە لەو ڕۆی کەوا کاتانێکی زۆر ئەڕوات کاتانێکی زۆر سرف ئەکرێت کە پێی نازانی چونکە زۆر بە خێرایانسان ئەچێتە سەر ئیشێک بۆ 10 دقە ئیشەکەی ئیشی پێ هەیە بەخۆی نازانێت نەک 20 دقە ڕۆشتووە 2 ساعت ڕۆشتووە 3 ساعت ڕۆشتووە بۆیە بەڕاستی دەبێت جارێکی تر مسلمان هەز بە گرنگی کات بکا کە ئێمە بۆیە فرمودەکەمان باس کرد و چەندین فرمودێکەوە لە ڕۆژی قیامەتدا مرۆڤ پرسیاری ئەو کاتانەی لێ ئەکرێ کە لەسەر مۆبایلەکەی بوو ینی حتا ئێمە من ئەم قسەیەکە ئەەکەم ینی ئێمە ئەڵێم من زۆر جار ئەڵێم بەنسبەت هەمومانەوە بە تێکڕا لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان شتی ترمان نەبێ ینی الحەمدولیلا بە فەزلی خواوە من تۆ فڵان زۆر کەسی تر کە زۆر خراپ بێ و محاسبەی زۆر بەس لەوانەیە لە ڕووی ئەم کاتانەیە بەنسبەت مۆبایلەوە بەشێکی زۆرمان تووشی ئەو لێپرسینە و محاسبەیە ببین چونکە نەکو بڵێ ئەوە هیچ گەنجەکان بە تایبەتی بەڕاستی گەنجی وا هەیە لە بەیانیەوە هەتاوەکو شەو یا شەو هەر ناخەوێ مامۆسای بەڕێز کاک دکتۆر شەو ناخەوێ هەتاوەکو بەیانی ئەنجال ئەمە لە ڕووی ئیمانیەوە زەرەری لێکرد مامۆساجان لە ڕووی تەندروستی خۆیەوە لە شولاری و ئیسیحەتیەوە زەرەری لێکرد لە ڕووی ئەوەی کەوا ئەم کەسە دەستکەوتێکی دنیایی بەدەستنایێنێت دەستکەوت چۆن بەدەستێت دەستکەوت یا دنیاییە یا قیامەتی باش ئینسان بەچی بەهەشتە باتەوە بە کاتەکانی دەتۆ کاتەکانت هەموو لە مۆبایل و لە سۆشیال میدیا بەسەر چۆن ئەتوانی پلە و پایی خۆ لە بەهشتا زیادکەی ناتوانی چونکە هیچ نییە نەک زیادی ناکەی بگرە ئەهێنێتە خوارەوە لە دنیادا ئەو کەسانی کە زۆر خەریکی مۆبایلن کاک مامۆسای بەڕێز کە زۆر خەریکی مۆبایلن ینی ئەوانەی باسی ئەوە ناکەم کە بەکارێنێ و ئینتاجیابات بەڵام بڕۆ ئەوانەی کە زۆر خەریکی مۆبایل بزانن لە دنیادا شتێکیان ینی بەرهەمی دنیاییشیان نییە بەرهەمی ینی زەرریان لە تەندروستی خۆیانداوە بۆ قیامەتی خوای پەروەردگار محاسبە و ینی حساباتی تایبەتی لەسرە و ئەگەر ئێمەکو باسمان کرد لە زۆر شتی ترە محاسبە نەکرێن واللهی زۆربەی زۆری خەڵکی ئەم سەردەمە لە کاتە محاسبة اغتنم 5 قبل 5 شبابك قبل فراغك قبل شغلك أيوانية شتيك لقرآن باسكريت لسورة المؤمنون قال كم لبثتم في الأرض عدد السنين قالوا لبثنا يوما أو بعض يوم فاسأل العادين يعني ديارة كاتي دنيايي كزوتي أبري قرآن كباسي پەروەردگار خەڵکەکە کە سەریان لێ شێواوە و گومڕابوون و ڕێگەی ڕاستیان نەگرتووە لە قیامەت ینی ڕۆژێک
إن لبثنا إلا عشية أو ضحاها ضحاها خالك لبثنا يوما أو بعض يوم يعني فسر حادين وانيك جميري الروجة كان برسالة يبكن يعني من أمي برسالة لجناب بكم يعني قيامت دا چاو دنيا يعني بويا خواهي قولوا پروردگار باسي أوانيا كاكا بعقلم يعني بأرزشن جيانيان يعني چون جيانيكي كرتي دنيايي كأقر أعمار أمتي ما بين 60 إلى 70 وأقلهم من يجوز ذلك هو فرمودي صحيحة في غمر صلى الله عليه وسلم تمني أمتك من لأن يوان شخص بو حفتا صالة كم كان لو زيادة تمنك لو تمنازل بي قلكي وفاتك بوشي أم إنسانا يعني بوشا أو پردي غفلة لسر چاوي خوي لانا داو بڕوانێ بزانێ پیاوێکی گەورەی وەکو ئیمامی نەوەوی 45 ساڵ تەمەنی بۆ ئەو هەموو کتێبەی نووسیوە پیاوێکی ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی شافعی ئێمە باسی سەحابە ناکەین کە سەحابە هیچ کەسێک لە ئەولیا و پیاوچاک لە تەمەنێکی کەمە کە ناسر بە ڕەحمەت بێ بۆچی ئەم ئینسانە بیرێک وەکو دکتۆر فەرمووی یعنی ئەو قیامەتە هەمیشەییە و ئەو بەهەشتەی کە مردنی تیانە بۆ ئەم تەمەنە کورتە تمني أدوريني بني بدنيا دنيا كإغراءات وشهوات وآرز وملذات وخرافات بيليك ناكات وبوي لقيامتها بم عمريك رب العالمين بيامي بخشي وبرسينا ومان اللي برسينا ومان لسدكا أو قيامتها ميشية كشاوبو آسوب الروانية كسمينة لخدمتي رب العالمين يا لخدمتي بيغمبرانا يا لخدمتي سيدنا محمد صلى الله عليه وسلم بو أم عمره هروا بآساني تێپەڕێ بیری لە ناکاتەوە لە دوو سێ ڕانگەوە بە سێری بکەین بەڕاستی یەکەم پێغەمبەری خوا عەلەیهی وەسەلام جوابی ئەومانەوەتە فەرمێ زۆر و خەڵکانێکی زۆریش مسلمانمان هەیە لەم بە غەفڵەتە ئەژی یەکەم حب الدنيا وكراهية الموت حب الدنيا وكراهية یەک لەو شتانەی کە بەڕاستی گیرۆدەی بین خۆشەویستی دنیا وای لێکردین قیامەتمان لەوێ بچێتەوە کە کاتیش قیامەتە لەبیر بچێتەوە ئیش بۆچی بکەیت بۆ کوێ بکەیت لەبەر چی بیکەیت برسيارك أمية ويخ الله جل جلاله فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات كواتل الدنيا توي أجر حبي الدنيا بتشي دواي شيء كوي دواي حبي الشهوات ملذات كان دنيا إيش له كان كبراسي أما كان من بفي رأيين بريتل ملذات دنيا أو ندواي ملذات أكوين بتشين بوتش شو يعني لقل شاب غين كان من شون بفي رب دين أو يضاعي صلاة من لقل ياكرت یاریەکانمان چۆن بکەین مناڵ ئەم شتە مباحانە باش نین بەڵام وەکو سەلەف فەرمی هەفتا دەرگای مباحمان داخست بۆی نەکەین حرامەکەوە ئێمە یەکەم ئیشکالەتمان ئەمەیە کە بەڕاستی خۆشەویستی دنیا لە دڵمانە بەردەوامی هەیە ئەویش خۆشەویست دنیا بۆ ئەوە ناکە کاری بۆ بکەین سبحان الله خۆشەویستی دنیا بۆی تەمەڵی تیا بکەین زۆر بەمان ئەگەر خۆ ناخۆشەویست دنیا بووایە ئێمەش بەڕاستی بەتایبەت وەکو موسڵمان ئەگەشتینە زۆر شتی تەکنۆلۆژیا پێشە کەوتین بەس پێش نەکەوتین بس تنها خوشويست الدنيا لما لضل معناها وحتى وتا إمامي نوفي فرمي الدنيا بخير السر ضل ما يخنا وضلت سر دستت ما يخنا وضلت كوتا كاتي خص سر دستت أجر بفي رجب الروح خفتي بونا أخوي بالله ما خافت أخوي بالدنيا كمان بويا كاتا كان من بفي الرأيين بابتي دوم من أويك الله جل جلاله خوي ومان باسكا أم إنسان لغفلته وهم في غفلة معرضون لغفلتان كيف آقاينوا لقيامته كاتك أمانة ديتا بردسمان أو تا الله جل جلاله من باسك أفرمي كاتك محاسبة ديتا بيشيان جهنم يعني بيشان زيو أقريان بيشان زيو قال أخوة جد بمان قرنوا بوكي رب يرجعون لعلي أعمل صالحا فيما تركت أوش كات ملايكاته چنقرن ملايكاته چنقرن توا تازنا قريتوا كاتك كلا توا لا قرانا ونيا كاتت دوام لغفلتين أستاذ سيم كأمان براسي زور تراسناك ترى إمش ومسلمان وزور بماني قرتوتوا أمانج من كاتكان منانية نازين بوشي كاتبك هدفك يجنو بيغمري خوات والسلام كاتك بي ألين أو أود بو أكين لكاتك كاتي سرتي دعويتي أو هم زحمة نار حجوكو وكو بياوان لقال وكو خديجة بيالا دايك ما عندها غزار خرج ودخلتي أمام زحمة النار حتيم بيغمري خاصم دواي أو هم إغرابوني كبيانا أود بواكين أتكين بشري فيما كواد ليكين هم أخوة والله منا بيغمري خاص أمان جيجي قوري والله أقر خورقنا لا يرازم ما يفخين لا يتشرف واظلم كارنا أمان جي هبو إيما قرنجا كي كات بو أمان جي كي برز الدنيا
بۆیە پێغەمبەری خۆسن لا يزال لسان المؤمن رطبا بذكر الله ئەگەر حەج کاتێک ئێمە زانیمان ئامانجە گەورەکەمان هەیە زمانمان بەفیڕۆ ناین کێشەی ئێمە کاتەکانمان بەفیڕۆ ئەین میوان دێت نازانین بچین بێنە سەر ئەچین بۆ میوانی نازانین بچی بێنە کاتەکانمە لەگەڵ خەڵکیان مامەڵایەکی نازانین ئەچین بۆ سەیران و سەفر سیاحە نازانین بچین هەندێکی سێڕسکێن و دووەمینە و تاوڵە و ئەوانە لە ماڵەکانە و لە ناو بازار و حەسەنی بەسی ڕزا ڕحمەدا لە ڕشتا بێژ بڵێ ئەفەرمێ لیان پرسی بۆ ئەوە نەبەژۆڵی وەچی ئەترسم ئەو کاتی کە بەفیڕۆم ما بێ لە دەستم چوو بێ نەمتوانێ چەند ترسناکە بۆی ئێمە ئەوبەکر ڕەزا و ڕەحمەت فەرمی هیچ کاتێک نەبوو زیکری ئەڵڵاینێک بۆیە کاتێک کە پێغەمبەری خۆ بەیانی کەندانیشتۆ سەحابەکان هەڵی چێ ئەم بەیانیە ئەمەی کرد ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی من سەردانی نەخۆشی من بووم چێ یارمەتی فەقیریاوتی من چێ چوو بە لای ئەوەی کرد چێ ئەمەی کرد سوبحان الله مالەکان هەرەوەی وتی والله ئەوەی ئەم کارە بکە فقط دخل الجنة آخر ئەمێ ئامانجەکەی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی ئیزانی وكو پیغمبری خو الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت باشا امان جوان ابي او بيت امسيانه جابجي كرت او كات دخل الجنه دكتور هو لا والله ما كي جنابي دكتور هاشم شتك ك زور قدنگ يعني جنابي شو اماجي كي فكر بلام حزكم زياتر مسلي عمر ثمن كاروات لناو تمنى شتێک هەیە کە لەم عمری ئینسانە گەنجێتیە لەوەشە عمر دوو پرسیاری لەسەرە وعن شەبابه فيما ئەملاه ئەبینی جەناب و ماشەڵڵا گەنجی بۆیە حەزەکەم لەسەر گەنج ینی ئەمڕۆ کە تەمەنیان بە بێهودە تەواو ئەکەن ژیانیان بەو شێوازە ینی گەنجی ئەسحاب کە زۆربەیان فەرمی خالفني الشيوخ يعني پیلەکان پشتیان تێکردم و گەنجەکان باوەشیان بۆ کردنەوە ینی سەحاوەی کە ئیبن مەسعود دەفەرمێ هیچ ڕۆژێک لە ژیانما بەقەد ئەو ڕۆژە پەشیمان نەبووم کە خۆرم لێ ئاوا بوو بێ و ئەجەلم نزیک و بێتەوە و کردەوەی چاکم پیان نەکرد باسی شێخ حەسەنی بەسری کرد ئیمامی تابعین ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرمێ ئینسان هەر ڕۆژێک لە ئینسانە ڕوات پێڵێ ئەوە من ڕۆشتم نابینیت بەشێکم لە تەمەنی تۆ نابینیتەوە تا قیامەت لەسەر کردەوەکانیش ئەبمە شاهید کە ڕۆشتم نامبینیتەوە پێم خۆشە جەناب و بانی ژیان یەک مۆهلەیە یەک تاقیکردنەوەیە دەوری دووهەمیتیان نیە جەنابتان مامۆسای زانکۆن تەلەبەکانە گەلە دەوری یەکەما باش نەبن دەوری دووهەمیان هەیە هەموو تەلەبەیە بەڵام دنیا یەک دەورە ینی یەک جارە ئەم وێزگەی تەمەنە ینی ئەم یەک جارە بۆ گەنج چی بکە بۆ ئەوەی ماڵوێران نەبێ لە قیامەتە دەست خۆش مامۆسای بەڕێز وەڵاهی خۆی بەنسبەت کاتەوە بەنسبەت پیر و گەنج و ئافرەت و خێزان و منداڵ ئەوانە و بەنسبەت گشتیەوە باسکرا بەڵام بیلفعل وایە بۆ گەنج زۆرتر گرنگتر گەنج لەوانەیە پیرێک خەڵکێک زۆر چاوەڕوانی ینی هەم بۆ قیامەتی معڕەز نەبێ بۆ تاوان بۆ چاکەکردنی زۆر نەتوانێت چونکەیتر خوای گەورەش لی ناگرێت تەمەنەکەی هەر ئەوەندەیە منداڵیشە لەو منداڵی هەر وەکو ئەو وایە ینی کو پیرەکە زۆر خوای پر چاوەڕوانی ئەوەی لێ ناگرێت بەس گەنجەکە بەڕاستی کات بۆ کەسێکی تر زۆر بەنرخ بێ بۆ ئەو زۆر بەنرخە چونکە هێزی هەیە وەکو بڵێ توانای هەیە ئەتوانێت شت بکە ئەتوانێت کات بەکاربێنێ ئەتوانێت بە چاکەشتی باشی تیا بکە بۆیە بۆ کەسێک ئاوا کات بەنرخ بێ دیارە لە دەستدانی زۆر زەرورمەندیە زۆر خەسارەتمەندیە جا بە تایبەتی لە گەنجا ئێمە ئەگەر سەرنجی ئەوە بین بۆ وەکو نمونەیەک بێنەوە خوای پەروەردگار ئێمە هەموو کاتەکان کاتی بۆ باس کردوین لە قورئاندا زۆر ئاەت و فەرموودە بە تایبەتی هەر بۆ خۆی دیاریکردنی نوێژەکان ئەوە نوێژی بەیانیە ئەوە نیوەڕۆیە ئەوە بەڵێ ئەوە بۆ تەنزیمکردنە کاکتۆر یعنی تەنزیمکردنی کات بۆ ئەوی بزانی ئێستا لە دوای مەغریب لە دوای ئیشا چی ئەەکەی لە دوای ئیشا کە خەوتی چی تیا گرنگە ئەنجامی بی بەیانی کە هەڵەسی و دوای نوێژی بەیانی ناخەویتەوە بتانی چی بکەی زیاتر بەرهەمیت هەیە و زیاتر گرنگە بۆیە گەنجەکانی ئێمە ئەو کەسانی کە گەنجن توانیویانە سەرمایەکی دنیایی بەدەستبێن یا سەرمایەکی قیامەتی بەهۆی ئەو کاتەی گەنجێتیانەوە بووە ئێمە ئەگەر سەرنج بدەین زۆر سەحابی بەڕێز هەیە تەمەنێکی زۆری نەبووە کورد بووە تەمەنی بەس کاتەکانی ئەو کاتانی کە تیا ژیاوە وەکو بڵێ زۆر ئیسپادەی لێ کردووە دەی هیواشەیە ئەژی تەمەنێکی زۆر نەک ئیسپادەی لێ ناکات زەرەری قیامەتی زیاتر لێ ئەکا چونکە
کە ناتوانێت بەکاری بێن بۆیە بۆ گەنج ماوەسای بەڕێز پرسیارەکە لێرە ئەوەیە گەنجەکە زیاتر کات لە دەستدان زیاتر زەرەری لێ هەیە زیاتر بۆی خراپە وە گەنجەکەش زیاتر تووشی بەهۆی کاتەوە زۆردا تووشی مەعسیەت و خراپە و تاوانە بێ ینی وەکو ئیشارەمان پێەیە تۆ گەنجی ئەم ڕۆژگاری خۆمان مامۆسای بەرزکار دکتۆر زۆر جار من بەداخەوە ئەچمە دەرەوە کە ئەبینم گەنجی وە ئەبینم هیچ هەدەفێکی نی مامۆسای بەڕێز باسی ئامانجێکی قیامەتیە یا ئامانجێکی دنیایە خۆ ئەگەر هاوشانی یەک بنەوەتر زۆر زۆر باش بەس گەنجی وا هەیە مامۆسایانی بەڕێز یعنی ئەڕاتە دەرەوە ئەمە لەوانێ زۆر یعنی بۆ دوای ئیشا ئەچێتە دەرەوە لە دەرەوە ئەبێ هەتا وەکو یەکی شەو دوی شەو تا بەیانی لە بەردەم ئاگردانێکە ئاگرێکی کردوێتەوە یعنی دائنیشن قسە ئەکەن و مەجلیس بەڕێ ئەکەن و باسێک هیچ بەرهەمێکی تیانێ ئەنا خۆ دانیشتن و قسەکردن و بە پێیکات و وەختی هەبێ قەیچێکا بۆ تەنفیز باشە یعنی تۆ چی بۆ لای کەسێک بۆ میوانی مەسەلەن ساعتێ دو ساعت دانیش و هەندێک پێشتر هەندێک کاری گرنگت کردووە عیبادەتێکت کردووە خی پەروەردگار لە خۆ ڕازی کردووە و وەروە کارێکی دنیای خۆت کردو ئەم فترش بۆ تۆش بۆ ئەوە باشە بەس لێرە باسەکەمان لێرە ئەوەیە گەنجی وا هەیە معدل ینی ڕۆژگارەکەی هەموو لە چایخانێکا بەسەرە بە ڕۆژشەوەکەی هەمووی هەتا نوێژی بەیانی لە بەردەم ئاگردان ئاگرێکی کردوێتەوە دانیشتۆ قسەگا خۆشی نازانێت ئەمە بەڕاستی کارەساتە بۆ گەنجی ئەمە بۆ مسلمان دوو جار کارەسات بۆ خەڵکی تر یەکجار کارەسات بێ بۆ خەڵکی تری مسلمان و گەنج چونکە ئێمە ئەڵێن لێپستینەوەی لەسرە لێپیچین ئاخوای گەورە لە پێغەمبەری خوا سەڵ لە فەرمودەکە ئەفەرمێ لێپێچینەوەی لەکرێ لە عومرەکەی بە تایبەت لە گشتی اینجا لە شەبابەکەی بە تایبەت ینی دوو شەبابی فيما ینی دوو لە پێچینەوە لێپیچینەوەیان بۆ عامی گشتی ینی لێپشتێکیان بۆ شەبابەکەی بۆیە گەنج بەڕاستی لەو ڕۆ بەڕاستی زۆر دەبێت کات بێت چکە بەکات دەتوانێت خۆی پێگەێنێ بەکات دەتوانێت ینی دنیای ئاوەدان کاتەوە ئێستا ئەو گەنجەی کە بەرهەمێکی مامۆسانی بەڕێز بەرهەمێکیە چی ئەم واز دەوە بێنە کەسێک سەرمایەکی بۆ ماوەتەوە شتێکە وتی قسە بۆ دوو گەنج کە سەرمایەکی لە دنیا بەدەستێناوە بەوەی و کاتەوە بەدەستێناوە کەسێکی ژنی توانێت بەجێ کاتی هەبوو بەکاری نێناوە بۆ قیامەتی گەنجێکە بینی لای خی پەروەردگار پایە و پلەی بەرزە عیبادەت و کردەوەی زۆری تیا کردو گەنجێکە بینی هیچی نییە ئەوەی نەکرد شتێکی باس کرد مەسەلەی کۆبوونەوە و هەموو کۆبوونەوەکان فرمودەی لەسەرەکە هەرچی کۆبوونەوەیەک هەیە هەمووی حەسرەت و پەشیمانیە لە قیامەتە ئیلا مەجلیسی ذیکر نەبێت ذیکر یعنی ئەوەش ڕیاض الجەنەیە باخچەی بەهەشتەکە تیایدا ئەنیشی ئەسحاب خوالیان ڕازی بێ کەسیری ژیانیان ئەەکەی یعنی ئەوەنە کاتیان بەلاوە گرنگ بۆ لە مەیدانی جەنگی شاکە مەیدانێکی زۆر قورسە ئەنەسی کوڕی نەضر کە ئەفەرمێ بڕۆن بۆ ئەو بەهەشتەی کە پانتایەکەی نێوان ئاسمانەکان و زەمینە یعنی چەندن کە خورمایەک فڕێ داڵێ نامەوێت دواکەم لەو باشتە هەنی چەند حەزیان ئەو بۆ کردووە کە لەو تەمەنەی کە ئەنەس گەنج بووە یعنی ئەڵیانی بەیری من و بەهەشت ئەم چەند گەنج و خورمایە نایخۆم تا مەزرۆی دیداری ڕەب العالەمینم بۆ یعنی حەزەکەم جەناب ینی لەسەر ئەوانی بۆ خەڵکی ئێمە ئەمڕۆ مەجلیسەکان بەڕاستی بێئومێد نین لە خەڵکی خۆمان کو جەناب و مجارێ فەرمی گەنجی باشیشمانەیە ئەهلی قورئان و ئەهلی نوێژ و ئافرەتی چاکیشمانەیە ئەهلی حیجاب و باڵاپۆشی و دەرسی جەناب لە ئەکادیمیای ژیاری لە بەشی زانستە شەرعیەکان بەرپرسیت هەنی الحەمدولله ساڵانە ئەیبینین گەنجەکان ئەبینین بەڵام بەعام ئەڵێن بەعام ئەوەی کە ئێمە خەفەتی پێ خۆین مەجلیسەکانیشمان ئەمڕۆ ذیکری کەمیتی ئاکرێ ینی عەبدوڵای کوڕیشی خێرەڵێ کە پێغەمبەرم بینیوە صلی الله عليه وسلم 100 جار لەو زمانە شیرینەی لە ژماردوومە فەرمووی ئەستەغفر الله وأتوب إليه مەجلیسی ئێمە ئەمڕۆ پڕێتی لە غەیبەت بوهتان قسەی شەلەحانێ و نیقاشێکی بێسەر و بەر قسەی پوچ و بێنرخ جاری وای ئینسان ئەیبینی دەخۆت و ئینسان ئەڵێ ئەم ئینسانە زۆر گەورەیە مەکانەتی ئەم کاتانەی بۆ بە شتێکی بێهودە بەسەر بەرێ ئەوانەوە جەناب پایدارەکە شتێکی زۆر جوانە زۆر زار لەوە ترسنا لەو بابەت ترسناکە خەفەتە خۆم گەر پێغەمبەری خواسم بهێنە نموزەج بۆ خۆمان کاتێکە سوراقە دوای ئەکەوێت لە کاتێکە بەرەو مەدینە بەڕێەکەون من ئەمە بڵێم ئێمە ئەمەمانتیان نییە دوای کەوتووە لەبەر مادەی دنیا بەر کۆمەڵێکشی تماهی دنیا
بەڵام کاتێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خۆسم یەک ئامانجی گەورەی پێ ئەدات، یەک گەورەترین شتیشی پێڵێ کە ئومنیەت ئێمە لە گەنجەکانمانە ئەم ئەمەل و ئومنیەتە نەماوە. چێ بێ ئەمەلی کردوین؟ جەنابتان باسێکم کردیوە باسی کرد سۆشیال میدیا بەڕاستی ترسناکە وای لێکردن بێ ئەمەل بین بەرامبەر بە ژیانی خۆم بەرامبەر بە هەموو شتێک. پێغەمبەری خۆسم گەورەترین ئەمەل ئایا سوراقە سیوارێکی سیاتە کسراتەوێ آخر بەڕاستی ئەم ئەمەلە زۆر عەجیبە تۆ دی قەت لێەوە پێغەمبەری خوا گەورەترین ئومنیەت و ئەمەل ئەیا بۆ هیمەتبەرزیش ئەوە نییە کاتێکە لە شەڕی خەندەقایە پێغەمبەری خۆسم بەس بەخشەکان بە پیکەکان نیە لە بەردەکە پێغەمبەری خۆسم باز لە چی ئەکات ئەڵێ کوێم لێ دیارە کە ئەم ئیسلامە ئەچێ بۆی سوبحان الله. کەواتە ئێمە یەکەم شتێک ئومنیەتیان لێ تێگەین و ئەمەلی قیامەتیان لێ تێگەین ئوستاز کەواتە دەبێت ئێمە گەنجەکانمان و خۆمان ڕابێنین کە طموحمان هەبێ بە شتە جوانەکانی قیامەت، طموحمان بێ بۆ إن للمتقين مفازا حدائق وعنبا وكواعب أترابا وكأسا دهاقا. أبي أما أيكم إيشيك ومصال مراسي بي لي بكاته بوي كاتمان بفيرون نروا بقرينا وي أمنيتك كان أمنية قيامتي بأمنية الدنيا هنا بيت نعلم دنيا لا تنسى نصيبك من الدنيا بلام لقل أو شا ولا هي دار الحيوان أو قرنج أو حياتك يا حياتني دو كما زور قرنج لو حد كاتك إنساني مسلمان براسي كوت حالتي بآقاي بشعوري لجيانيا توشي أم مرقسات أبيت إما سكان من مجلس بكو مجاملة أكيد مجلسي بيغمالي خاصة مجاملتي مجلسي بيغمالي وحقائقي تياو مجلس كاني راسي كاني تيادر كان بوي بيغمالي خواه فالمعص كفى بالمرء كذبا بس يتر أم سعود يحدث بكل ما سمع دي بوي بوش إيكين بوي مجلس كان بيبكنين خلق بيبكنين سيم شيش كأمام براسي لو تعاون هميان ترسناكتر أوي أمام آية عبادة من بتشي ورك بعدت ين براسي بالروحيات آية بالبرسيالتي زمان ما نزانين أمام إشكالات يوي كبيغمالي خواه فالمية أي إنسان قوان بو ضمانتك هيجي لقلها ترسشتي ترسناكي بيامالي خدري بيامالي من ضمانتي بهشتك دائما أملم دوانا خوابنا من باكاتك تشاومان دم زمان من يونين قصي بيكين أبيني لولا ولا غفلتها جيانا قام خباني كاتمان يم أي إمام شافعي رضا رحمة الله فني بدزني وجهه تعيش تابع يعني داني بس إمام شافعي تك رضا رحمة الله شل مسألة بوش أو حل كردوا شل مسألة شرعي كواتي ما كاتك كان إنه نقبل مسألة شرعي نابي نسل وبالعكس وبورا نقدر كباسي مسائل الشرعية وقضايا الشرعية أكين لهذا مرجزي شا على النبر راحوا ماوش مشكلة على يتبس تير ما خوارت شي تانكر بشي وأزان إما بس خم وهم الدنيا نازل القيامة لا إما أصل يكبر سياد كوتايبو جناب أوانيك لقيامتها بشيمانا ليتا جنابتان أستاذي زماني عربي دكتوري برا ديتا زماني عربية بو تمنية أو تخواستنا أوش نايت دي ليت الشباب يعود يوما فأخبره بما فعل المشيب بس لقيامتي شاءواني كاتكانيان بفيرو شو يقول يا ليتني قدمت لحياتي هي دار الحيوان حياة اللهم لا عيش إلا عيش الآخرة شاعرش قال بپیری بەرە پیری مەرگە ڕۆم تەمەنی لاویم سوتاوە مۆم لەزدەملی خام تەنها بێ هاودەم ڕێچۆڵی قبرم هاتووە دەبەدەم هاوار خوددایە ئەی ماڵوێران خۆم ڕووزەردی حەشر و ئەم سەفەرە خۆم پڕم لە تاوان چاکەم زۆر کەمە توێشوم بەتاڵە و سەرمایەم خەمە بەڕاستی ئینسان بۆ ئەوە نە أو بردي غفلة لسر شاوي لنا داوك دكتور فرمي اقترب للناس حسابهم أو آياتنا وهم في غفلة وهم معرضون شي بكين بو أو حياتيك لبي بشيمانة ليرة بشيمان نبي كيسة تمني خواهي قولة بيداو گەنجەکان من لەم کۆتایی ساڵا بگەڕێنەوە و گۆڕانکاری لە ژیانیانە دروستکەن. أو شعري أو يعني كباسط كده يعني أو تطبيقي أو حديثي الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت يعني يعني تقريبا يعني إنكي جوانا براسي شعرك جوانا وأوي كإنسان لو مي نفسي خوي بكا باهر چند شاكد هبي خويا مكا زور زال لو ما أكين
لەوانەیە لۆمەکە چاکش دەبێت بەس هەر لۆمەکردنەکە بۆ خۆی والی ئەکا بەردەوام بی ینی هەوڵدەی لە قیامەتا پەشیمان نەبی چکە بەڕاستی زۆر جار لە قیامەت دایکێک لەو شتانەی کە من زۆر جار بۆ خۆم بەت خۆم وەڵم زۆر جار خەفەتی پێوە ئەخۆم ینی لەوانەیە با بڵێم کاتەکانم بە شێوازی بەس لەوانەیە بەپی پێویست نەبێت هەمومان وەکو باسماگر ئەم دنیای سوشیال میدیاوانە تەسیری لە هەمومان کردو بە جۆرێک لە جۆرەکان بەڵام لە قیامەتدا بەڕاستی یەکێک لەو شتانەی کە ئینسان زۆر پێوە نیگەرانە زۆر ئاوات ئەخوازێ زۆر ئەڵێ لەعەلە ئەو مەسەلەی کاتەکە بۆ دوو کەس یەکێکیان هەر کاتەکانی بەکارنەهێناوە لە قیامەتیەکەیدا ناخۆ لەوچ هەیە بۆ دنیایەکەی بەکاری هێنابێ ئەمە لەوانەیە زۆر پێ بێ تااقەت بێ زۆر نیگەران بێ بەڵام ئایا هەر غەیرە مسلمان وە ئەڵێ من پێم وایە مسلمانی زۆر جار ئەیڵێ ینی ئەو مسلمانەی کە زۆر جالوانێت بچۆتە بەهشت و پلەیەکی هەیە و مەرتەبەیەکی هەیە ئەوانە ئەوی ژەر بڵێ بۆ چونکە ئەیتوانی چاکتری تیا بکە ئەیتوانی زیاتری تیا بکە پەشیمانە چاقی زیاتری نەکرد زیاتر چونکە بۆ چونکە دەبینێ بەم کاتانەی کە هەی بووە کۆمەڵێ پلە و پایی لە بەهشدا دەستکەوتووە ئەگەر هەوڵی باە ئەگەشتی زیاتری پیا زۆر خۆی ماندوو کردای و کاتەکانی زیاتر بە دنیایی بە دڵنیایی پلەی بەرسرە بوو لە بۆیە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر بۆ ئەوەی زۆر پەنجەی پەشیمانی زۆر نەگەزین کەم بیگەزین ئەڵێن هەمومان لەوەچی هەر بە جۆرێک لە جۆرەکان پەشیمانیەکمانتیا بێ کە زۆر نەمانتوانی بێ چاکەی تیا بکەین بۆی پەنجەی خۆمان نەقرتێنین چکەوەی کە پەنجەی خۆی قرتێنی ئەوەندە پەشیمانە دیارە ئەوەیە هەر چاکەی تیان نەکردووە و 70 ساڵ 80 ساڵ خۆی پەروە کاتێکی بەنرخی پێداوە لەوانەیە یا بۆ دنیای بەکارهێناوە یا بۆ پێچەوانی دینی بەکارهێناوە و لەوانەشە ئێمەش با بڵێن کەمتەر خەمیمانە بێ بۆیە ئەڵێم بەڕاستی ئێمەی مسلمانیش گەنجەکانمان بە تایبەتی وەکتی ئیشارەت پێیا ئێمە هەمومان پیرەکان گەنجەکان هەمومان یعنی بەڕاستی دەبێ دەرس وەربگرین لەوەی کەوا وا نەخواستە کاتەکانمان بتوانین ڕێژەیەکی باش ئیسپادە لێ بکەینەوە کۆمەی جزاکەڵڵا کۆتایی وتەی جەناب لەسەر ئەڵێن سوفیانی ثەوری کە تەمەنی لە 6 ساڵ تێپەڕیوە فەرموویەتی ئەو کەسانەی کە تەمەنیان لە 6 ساڵ تێپەڕی کەفنێک بۆ خۆیان ئامادە بکەن کە عمریان بەرەو کۆتایی عوزریشان وەرناگیرێ زۆر جوان پێغەمبەری خوا فەرمووی تەمەنیان عوزریشان وەرناگیرێ چی بکەین بۆ ئەوەی ئەم عمرەی کە ئێمە باسمان کرد و ئەم کاتانەی کە لێمان ڕۆشت ئامۆژگاری خوشکانمان کچەکانمان دایکە بە ڕێزەکانمان برایانمان هەموو ئەو کەسانی کە گوێ لە بەردامی ئاسیۆرەنمای ئەگرن چی بکەین بۆ ئەوەی زۆر گرنگە ئەمە لە بەهشت لە یەکدا نەبڕێت کە لە دنیا بەیەکۆین بەڵام بە بۆنەی تەمەن و کات کەتی ئەپەڕێ و سوودمان لێوە نەگرتووە لە ئەمەسیێت و سەرپێچیا بێخوا پەنابدا لە بەهشت لە یەکتری دابڕێن چی بکەین بۆی دانەبڕین ئەمەش بەسێتی ئێک لە پێ ساڵحەکان کە بۆ کوڕەکەیە کە ئەمە بێنمەوە ئەفەرمێ کوڕم ئەگەر ئەتەوێ خوات لێ ڕازی بێت ئاگاداری کاتەکان بە بۆ بەندایەتی ئەمە یەک خۆی گەورە بۆش دروستی کردی هەر لێەوە بساندەوە ئەڵێ کە دووەم ئەگەر ئەتەوێ دایک و باوکرد لێ ڕازی بێ دووجار بەندایەتێکی تر بکە بۆ خۆی گەورە تاکیدی کردەوە ئەگەرێت کوڕم پێغەمبەری خوا سەڵ لێت ڕازی بێ و بیبینی لە بەهشتا جارێکی تر بەندایەتی بۆ بکەرەوە خۆی گەورە تەواان بەڵێ چوارم ئەڵێ کوڕم ئەگەر ئەتەوێت لە قیامەتە یومە تەبیەض وجوه بیت وتسود وجوه نبيت أفرمي السود لسر فاعبد ربك حتى يأتيك اليقين هل عبادة كان كواتا وسيتي من جو سر چوار وسيتي زور جوان مما قربان إخوة لخوان رازيكي بغمري خاصم لقل يابين تبيض وجوه كان من براسيل لقيامتها بدسي الراس عمالة كان من ورقين وكتابك ورقين وقربان دايكو باكي شو خوش من رازي بين لجياني خوبان خوابا بنداتي بجيان ما وصيتي جنابتي والله من وەسێتی من ئەوەیە ئەڵێم ئەو ئینسانی کە لە قیامەتایە و گەشتۆتە قیامەتی و کاتەکانی کۆتایی هاتوون ئەڵێ خۆزگەدەی خوایە بەس ڕێگەم بە بگەڕێمە بۆ دنیا بۆ سوبحان اللهە بۆ الله ئەکبەرێ ئەمە بە کاتەکرێ دوور کات نوێژ لە تاریکی نوێژ بکەم و بمرم یعنی هەر هات بەس تەنها باسی چەندێکە باسی جانی مەجای دوورکات نوێژم هەبێت ساتێکی یعنی ساتێکی کەم ئەمە بۆ قیامەت ئەگەر لە دنیاشا سەیری بکەین زۆر جار باسی ئەمە کراوە ئەڵێن ئەو کەسەی ئەڕوا بۆ مەتار بۆ ئەوی سواری تارەکە بێ و بڕوا ئەگەر دقەیەک دوا بکەوێ 1 دقە تارەکە تێپەڕی
تەواو ینی ئەو ناگاتە شوێنی مەبەست بەم دقەکەمە لای تۆ ئێستا لای ئێمە هەمومان دقەڵێن دقەیە چی بە دقە زۆرە سەعات زۆرە کات زۆرە ئەگەر لەوێتوی لی تێبگەی ئەگەر لە گرنگی کاتەکانمان تێبگەین سەیری ئەو دقەیە بکەین مامۆسای بەڕێز کە ئینسان پێی دواکەوێت لە مەتارێک و ناگاتە مەبەستی بۆیە بەڕاستی من ئەڵێم بە هەمومان بە خۆمانە بچینە لە دوای ئەم بەرنامەوە من بە خۆم مەڵێم یەکەم جارە ینی بۆ نمونە مەسەلەن هەوڵ بدەم زۆری کاتەکانم تەنزیم بکەمەوە بۆ چکە بەڕاستی کاتێکی چێژ لە کاتەکانی ترت ئەبینی کاتەکانی تری تەنزیم کردبێت چێژ لە خۆشیەکەی تری ئەبینی بۆ تەرفی بەکارێت بەس هەمووی لە تەرفی و خۆشییا بێت خۆشی لێ نابی زاباتە پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم فەرموویەتی نعمەتانی كثير من الناس مغبون فيها كثير من الصحة والفراغ ڕاستی خۆشەویستان لە کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵ هەردوو مامۆسای بەڕێز و خۆشەویست دکتۆر هاشم عومەر دکتۆر هیوا محەممەد لەسەر گرنگی کات و زەنگی ئاگادارکردنەوەی تەمەن کۆتایی تەمەن لە خزمەتی ئەوەی خۆشەویستا بین بە ئومێدی ئەوەی ئەم عمرەی کەماومانە نازانین کەی تەواو ئەبێ بە باشترین کردەوە ژیانمان بڕازێنینەوە و سوود لە کاتەکانمان وەرگرین و بەندایەتێکی خاڵص بۆ پەروەردگاری میهرەبان بکەین و خۆمان بە خۆداچوونەوەیەک بە خۆمان بکەین ئەم ساڵی تەمەنمان کە تێپەڕی ساڵی کیتر کە لە تەمەنمان لە مردن نزیک ئەبینەوە و لە دنیا دوور ئەکەوینەوە هەوڵ بدەین ئەمەتی هەمیشەیی لەبیر نەکەین تاوەکارم لە ڕەب العالەمین لە ئێمە و لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش خۆش بێ و کردەوەکانمان لێ قبوڵکە کردەوە باشەکان و لە هەڵە و خراپەکانیشمان ببورێ ئێوەش شاد و سەرکەوتوو بن تا بەرنامەیەکی تر لەگەڵ هەردوو مامۆسای بەڕێز بە میوانداری مامۆسا شێخ عەدنان خەرپانەیی ئیمام و خەتیبی مزگەوتی بیلالی حەبەشی لە هەڵەبجە لەگەڵ هەردوو مامۆسای بەڕێز لەسەر لەدایک بوونی عیسای کوڕی مەریەم و تێگەشتن لە سەری ساڵ میوانداریتان ئەکەن ئینشاءالله بۆ ئەو بەرنامەیە ئێوەش هەمیشە سەربەرز بن والسلام عليكم ورحمة الله وبركاته